ئەگەر تۆ بکەن بە پادشاهی ئەم مەملەکەتەی کە باسی یەکەم بۆت چیەکەی؟ قەبیلەیەک ئەبێ هەر کەسێک ئەکەن بە دەسەڵاتدار و سەرۆکی خۆیان 2 ساڵ تەواوی ئیمکانات دەخەنە اختیاری بۆی چۆن پێی خۆشە ڕابوێرێ. هەر کەسێ ئەبێ بە پادشا لەزەت ئەبا لە کاخ و قەسر و ئافرەتەکان و نیعمەتەکان و ڕابوێرێ، لە دوای ئەوەی کە تەواو بێ ئەبێ بیبەن بۆ منتەقێک لەوێ دەڕەندە و حیوانات و جێگایەکی نائاوەیان لەوێ ئەیەن بەدەم ئەو دەڕەندە و وەحشیانەوە تا لە توپەتەکێ و ئەکوژرێ. هەر پادشایە کە کاتی تەواو بێ و بەرەو ئەوەیە بن بە باوکەڕە و بە گریان و بە شین و ڕۆڕۆ بەرەو ئەوێ ئەڕوا. ڕۆژێکیان لە گەڕانەوەی دوای مەرگی پادشاکەیان نەفەرێک لە ئاوێک خەریکە ئەخینچێ ڕزگاریەکەن. خەڵکی شوێنێکی کەیە ئەڵێ ئێمە جەنابتمان ڕزگار کردووە بێ ببی بە پادشای ئێمە. ئەڵێ چۆنە؟ ئەڵێ حاڵ و جەریان ئەوەیە کە وتمان. ئەڵێ وەڵڵاه شتی وا ناکەم، بێم دوای 2 ساڵ ئاوا لە توبەت بکوژێم. ئەڵێن چارەت نییە، ئەبێ بێ کە ئەبێ بەدەسەڵاتداری ئەوێ سەیرەکەن هیچ ڕانابوێرە، زۆر سەیرە. لە دوای 2 ساڵ کە ئەیبەن بەرەو ئەو شوێنە بەدەمی بە پێکەنین و خوشحاڵ زۆریان پێ سەیرە. ئەڵێن تۆ بێ وحشت بکەی ئیستا ئەبردرێ لە توپەت کرەی. ئەویش دەم بە پێکەنین و خوشحاڵ کاتێک کە ئەیبەنە ئەو شوێنە سەیرەکەن ئاوەدانیەکە مەڕ و ماڵات و قەسر و قسوور و دار و ڕۆژگارێکی زۆر خۆش زۆریان پێ سەیرە. ئەڵێن ئەمە چییە؟ ئەڵێ وەڵام من ئەو 2 ساڵە تەواوی پارە و سەروەت و قودرەتم سەرفی ئەوە کرد، نیروەکانم ئەنارد، لەوێ شتەکانە ئەبڕیەوە، دەڕەندە و حیواناتەکانم لابر، ئاوەدانیەکەم دروست کرد بۆ ئەوەی کە ئیتر ئاخر تا ئاخری عمرم لەوێ بژی. ئەمە ڕووداوی ژیانی هەمومانە. جوان بیر وەکە، وەڵڵاهی ڕووداوی ژیانی ئێمە وەکو دنیا و قیامەت دوایە. ئەگەر لە دنیاە ئاگدار بی قیامەتی ئەبەدەل ئەبەدید ئاوەیانەکەی تەوانێ، چون مەرگ بۆ گیانی هەمومان دێ، هەمومان ئەبەنە ناو ئەو دەڕەوە، ناو ئەو بەحرەوە، ناو ئەو شوێنە وەحشەت ناکەوە. فەئەینە تەذهەبون؟ ئەو وەختێ بۆ کوێ ڕۆی؟ ئەو وەختێ لەدەست کێ دەرەچی؟ دەی خۆتی بۆ حازر کە و ئینسانی ژیر و ئاقڵ ئەوێ ئاوەیانەکاتەوە.